لە خێزانێکی ساختەکان چەتەوە بۆ بەناوبانگترین ئاکتەری هۆلیوود. جەیسن ستاسام لە ساڵی 1967 لە باشووری لەندەن لە خێزانێکی هەژار و کەم داهات لەدایک بووە. باوکی گۆرانیبێژ و دیزاینەری جلوبەرگ بووە، دایکیشی سەماکار بوو. خێزانەکەی زۆر جار بەهۆی بێپارەییەوە ناچار بوون لە مەزادەکاندا کاری ساختەکاری ئەنجام بدەن. ئەوە ژوای کردبوو کە باوکی هەمیشە چواردەوری لە دز و چەتەکان دەورە درابوو. کاتێک جەیسن گەورە دەبێت باوکی دەخوازێت لەگەڵ ئەودا کار بکات، بەڵام جەیسن ڕاتی دەکاتەوە، ڕێگەیەکی جیاواز لەوەی باوکی هەڵدەبژێرێت. لە سەرەتای ژیانیدا دەچێتە تیمێکی یاری تۆپی پێ لە یەکێک لە خوێندنگە ناوخۆییەکان، بەڵام دوای ماوەیە گواز دەهێنێت، بەشداری لە یەکێک لە چالاکیەکانی مەلەوانی ژێر ئاودا دەکات. زۆر ئارەزووی ئەو وەرزشە دەکات. بۆ ماوەی 12 ساڵ لەگەڵ تیمی مەلەوانی ژێر ئاوی نەتەوەیی بەریتانی یاری دەکات. لە دوای ئەوەی بەهۆی مەلەوانیەوە دەبێتە خاوەنی جەستەیەکی ڕێک، بڕیار دەدات بچێتە ناو بواری ڕاگەیاندنەوە. یەکەمین هەنگاویشی بریتیە لە نمایشکاری جلوبەرگ، دواتریش خۆی فێری هونەری جەنگی دەکات کە بتوانێت هەلی نواندن بەدەست بهێنێت. یەکەمین هەلی لەلایەن دەرهێنەرێکی بەریتانیەوە بەناوی جای ڕیتچی بۆ دێتە پێشەوە. لە کاتی پێشکەشکردنی نواندنەکە دەرهێنەرەکە داوایەکی سەیری لێ دەکات، ئەویش ئەوەیە کەوا لە لیژنەکە بکات خشڵێکی ساختەکراو بکڕن. ئەوەش بەهۆی باوکیەوە کارێکی ئاسان بوو بۆ جەیسن، بۆیە بە ئاسانی دەتوانێت نواندنەکە بکە و سەرکەوتوو بێت، بۆیە ڕۆڵی پێدەدرێت لە فیلمەکەدا. بەهۆی لێهاتوویەکەیەوە لەو ڕۆڵبینینەدا سەرکەوتنێکی باش بەدەست دەهێنێ و ئەوادارێکی باش بۆ خۆی کۆ دەکاتەوە. دواتر لە فیلمی سناچدا ڕۆڵی سەرەکی پێدەدرێت، لە دوای ئەوەش لە چەندین فیلمی تردا بەشداری دەکات. بەناوبانگترینە و فیلمانەش کە بەشدار بۆ تێیدا فیلمی ترانسپۆرتەر بوو. جەیسن لەو فیلمەدا وا باز دەکرا کە خاوەنی لێهاتوویەکی زۆرە لە شۆفێریدا. هەر ئەمەش بوو بۆ هۆی ئەوەی کە زۆرترین کەس ببنە بینەری ئەو فیلمە. جەیسن هەموو ئەو قۆناغانەی ژیانی تێپەڕاند تاکو گەیشت بەو ناوبانگی کە ئێستا هەیەی. ئەو توانی بەسەر هەژاریدا زاڵ بێت بەبێ ئەوەی دەست بەرێت بۆ ساختەکاری و ڕێگاکەی باوکی بگرێتە بەر. ئەمەش پێمان دەڵێت تۆش هیچ کات ناچارنیت ڕێگایەکی هەڵا بگریتە بەر تەنها لەبەر ئەوەی پێدوتراوە. خۆت ئەتوانیت بڕیار لەسەر ڕێگای ژیانی خۆت بدەیت.